کەوتو بێ تاکو ڕقابەیەکی باش نەکرێت تا وتاری کەنەکە لەلایەن بەڕێز دکتۆر حەکیمەوە دەخوێنرێتەوە دانی حکمیدان ئەلبەت دادگایکردنی و ژمارە کەسە گرتن کە بواری سەرجەمیکردنیان نەبووە پێشکەش بە دادگا کران و سەربەخۆیی دادگا لە کوردستان دروست کرێت. بەڕێزە ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەوەی جۆری خەباتە کاتێک دادوەری دەکەوێتە ژێر هەڕەشەوە ئەوا وڵات بە سەرجەم خاک و مرۆڤەکان و دام و دەستگا و بوونیەوە دەکەوێتە بەر مەترسی ئاژاوە و کەیاس و تونوتیژی و پەردبوون. ئەم گردبوونەوەی ئەمڕۆمان پێشەوەی لە پێناوی کۆمەڵێک پیاوی گەنج و پیا و گەنجی بادینان و هەولێر بێت لە پێناوی ئایندەی مناڵەکانمانە. ئێستا ڕێگە بدەین لە بادینان و هەولێر ستەمکاری سەربگرێ، خەڵک لەسەر بیر و بۆچوونی ئاسایی خۆی دەستگیر بکرێت و سزا بدرێت. دڵنیابن سبەینێ لە هەڵەبجە و هەورامان و دەربەنی خان و سلێمانی و کەلار و ئانیە و کۆیە و بەدەیاها سەدەها هەزارها خەڵک دەخرێنە زیندانەوە. وەرزشی نەماوە هەتا تەنانەت بوختانی ئەوەشی بۆ ئەکرێ لەگەڵ حورمەتما ئەی چۆن ئەمە دەسەبەر بکەین. دادگایکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بەهدینان بە نایاسایی و نادادپەروەری دەزانین. دەبێ یاسا و دادگەیەکی دادپەروەرانە و تاسەرێسقان سربەخۆ بێت، هەروەها بەڕەهایی لەژێر فەرمانی لایەن و حیزبەکانەوە نەبێت. ئێمە لە کۆمسیۆنی مافەکانی مرۆڤی کۆنگرەی نەتەوەی کوردستان دەنگمان دەخێنە پاڵ دەنگی هەموو ئەو دڵسۆز و مافخواز و ڕێکخراوەکانی بواری مافەکانی مرۆڤ لە کوردستان و ئەم بڕیاری دادگایکردنی چالاکوان و ڕۆژنامەنووسانی دەڤەری بەهدینان سەرکۆنە و مەحکوم دەکەین. داوا لە دادگای تەمیز دەکەین کە بە زووترین کات بڕیارەکە هەڵبوەشێنەوە و ئەو بەڕێزانە ئازادکەن. ئامادەبوانی بەڕێز مەحزوز و لەتۆک و مەحزوزە